لا درێژەی بەڕێوەچوونی هەڵمەتی سەرخستنی لیستی 1994 کۆمەڵی ئیسلامی مەڵبەندی حوتی چەمچەماڵی کۆمەڵی ئیسلامی و ئەنجومەنەکانی سەر بە مەڵبەند کەرنەڤاڵێکی ئۆتۆمبیلیان لە ناو سەنتەری قەزاکەوە ڕێخست و دواتر کەرنەڤاڵی ئۆتۆمبیلەکانی سەرخستنی لیستی 1994 کۆمەڵی ئیسلامی بەناو ناحیەکانی شۆرش و تەکێ و بازیان و کۆمەڵگەکانی ئەڵڵاوی بەردەقارەماندا تێپەڕین و هاوڵاتیانی ئەو ناوچانش پشگیری و پشتیوانی خۆیان بۆ لیستەکە دووپات کردەوە. من وەک خوێندکارێکی دەرچووی پۆلی 12 دەنگ بە لیستی 1994 لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان دەدەم لەبەرەوەی لە ڕابردوو هەم لە ئێستاشدا خزمەتێکی زۆریان بە گەلی کوردستان کردو ئەندام پەرلەمانەکانیشان لە پەرلەمانە ئەویان سەلماندووە کە هەمیشە هەوڵ و تێکۆشانیان بۆ خزمەتیان بە گەل و نەتەوەی خۆیان کردووە. دەنگەدەم بە لیستی 1994 لەبەرەوەی کەوا ئەندامەکان هەموو لایەنگرانی کۆمەڵی ئیسلامی ڕاستبوون و دەستپاک و ئەمینن. دەنگەدەین بە لیستی 1994 لەبەرەوەی ڕابردووی پاکە خاوەن هەڵوێستە و بەڕاستی سەلماندوێتشی لە ڕابردووە کە تاکە لیست بووە خاوەنی بەڵێنەکانی خۆی بووە پەرلەمانتارەکانی پەرلەمانتاری بوێر بوون. ئێمە وەکو هاوڵاتیەک دەنگمان لەگە دەنگی لیستی 1994 کۆمەڵی ئیسلامیە و ئینشاءڵڵا کۆڵ نادەین و بەردەوامە بین بە هیوای ئەوەم کەوا خەڵکی کوردستان دەنگ بدەن بە لیستی 1994 کۆمەڵی ئیسلامی. دەنگ بە لیستی 1994 کۆمەڵی ئیسلامی دین لەبەرەوەی لیستێکی خاوەن ئەزمونە لەبەرەی خەڵکایە لەبەرەی خەڵکایە هەمیشە سەربەز بە ئەزمونی 4 ساڵی پێشووی پرشنگدارە. کۆمەڵی ئیسلامی کوردستانە. بەرپرسی ئەنجومەنی یەکی چەمچەماڵی کۆمەڵی ئیسلامیش ئاماژە بەوە دەکات لە یەکەم ڕۆژی دەستپێکی بانگەشێڵ بژاردنەکانەوە بانگەشەکان بە شێوەیەکی گەرموگوڕ لە سنوورەکاندا بەڕێوە دەچێت و بڕیاریشە لە ڕۆژانی ئایندەدا چەندین چالاکی جۆرا و جۆری تر بۆ سەرخستنی لیستی 1994 کۆمەڵی ئیسلامی بەڕێوە بچێت. لە سنووری مەڵبەندی چەمچەماڵ هەرێکە لە بازنەکانی تەکیە چەمچەماڵ و شۆڕژ ئەمڕۆ برایەن خوشکانمان کۆ کردێتەوە بۆ دروستکردنی کەژاوەیەکی سەرخستنی لیستی 1994 کۆمەڵی ئیسلامی و بەڕێوەکەتون دەیان لە ئۆتۆمبیلی گەورە و بچووکتایە بەشدارن لە خوشکان و برایەن هەموو لایەک بەشدارن. ئێمە بە شێوەی گشتی لە دەستپێکی بانگەشەوە هەموو ڕێوشوێنەکانی تایبەت بە بانگەشەکردن بۆ لیستی 1994 کۆمەڵی ئیسلامی بەردەوامە هەموو ڕێوشوێنەکان نەگرێتە بەر. کۆمەڵی ئیسلامی کوردستان تاکە هێزی سیاسی کوردستانە کە سەرەڕایەوەی لە هەڵبژاردنەکانی 12 ئایاری ڕابردوو بەشێکی زۆری دەنگەکانی لەلایەن حیزبە دەسەڵاتدارەکانەوە دزران بەڵام هیچ کات لە هەڵبژاردن نەترساوە و پێداگیری کرد لەسەر ئەوەی هەڵبژاردنەکان لە کاتی خۆیدا بەڕێوە بچێت و بۆ هەڵبژاردنەکانی 30 ئەیلولیش بە کۆمەڵێک کاندیدی لێهاتوو ڕابردوو پاکەوە با لیستی ژمارە 1994 بەشداری دەکات. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام چەمچەماڵ.